رزدار فرزین کرباسی کو وکو شروکار سیاسی الاستودیو مهوان آمایا رزدار کرباسی تو خیراتی سر چای ما سر ممنون خدمت علم هر بجی که کو بسیار میاد است که اوه دو شر جهانی دو جنگ جهانی هاتون و چون خرابی هم بوما کرده هبو باشی نبو تو چاواد بینی روش گلو احتمال نشانه وی که دیار دمن کو او شر لسرانسر جهان بومیناک امارات و عربستان، چین و تایوان، پاکستان و هندوستان، پاکستان و افغانستان، هندک او آلوزین ایرانی، ین ترکیه، گل کردان و هر وا مثلا لسومالیه و لیبیای و لاسرائیل و غزه حتی وی داویج امریکا و ونزوئلا. اونا همو آماجن کو شرک جهانی برفره یبیت لدار خستن آنه. پیش مشتک خونخ کان گوراوا، یعنی شرایطی جهانی گوراوا. اما اگر بگرینو بو میجو جهانی کی دو قطبی بو دو جمسری بو یعنی تو برای کی چپت بو برای کی راست بو یعنی امریکات بو و برای کی اتحادیه سوویت بو و زور ململانه لو بینا بو زور ولاتان با اوانو اجیان يعني استكوا امام قصي فنزويلا كين فنزويلا كوبا امانه ما اصلاحا باشماوي او دورن لسياسه كيسي ايتر بحكمي او كجيهان غوراوا اما ام شرانه كجنابو ناود بر هموي ام شرانه بو يك مبستا بو او كجيهان خليك خوي بنوعك تازا كاتوا اما بيني مساله غزه واسرائيل چوە قۆناغێک لە دوای هەفتی ئۆکتۆبری 2023 کە ناوچەکەی گۆڕی ئەگەر مە بیتێنە سەر مەسلەی کورد یعنی مەسلەی کورد چی لێ دێت بەڕای من کورد لەم ناوچە هەلێکی زێڕینی بۆ خوڵقاوە بە حکمی ئەوە کە ئەو دەستەبەندیە کە کرابوو جاران ئەوە شێواوە دەوڵەتی سووریە نەماوە دەوڵەتێکی زەعیفی سەها لە دەمشقا لە ڕۆژاوا کورد سەرکەوتنی بەدەستهێناوە هەم لەباری ئەسکەری و هەم لەباری سیاسیەوە توانی گیا نیمچەکیانێ بۆ خۆی بە ئیسلاحەم بۆ خۆی پێک بێنێت لەم منتەقەی عێراقا خەریکە عێراق ئیسلاحەم پێستی لاچێت پێستێکی نوێ خەریکە بۆ خۆی دانێ و ئەم شکڵە بەڕای من نامێنێت و هەرێمی کوردستان ئەگەر بتوانێت مەسایلی داخلی و کێشێ ناخۆیەکانی خۆی حەلکە ئەتوانێت بۆ ئایندەیەکی نوێ بۆ ئەو سیاسەتە تازە کە خەریکە دەوڵەتی ئەمریکا بۆ عێراقیش دایەنێت بە نوێنەرەکەیەوە مارکساوایە هێژدە بەندیدانا و خەریکە بە جۆرە شتێکی تازە گەرەکیانە بۆ عێراقدانن کوردەتە ئەتوانێت پێگێکی بێ من قسەی ڕۆژهەڵات جارێ ناکەم چون جارێ بۆ ڕۆژهەڵات ئەو هەلە نەڕەخساوە بەڵام ئەتوانێت بەگشتی ئەمانە ئەم هەموو شەڕ و ئەم ئاژاوەگەر کە لە جیهانە هەیە بە ژیری کورد ئەتوانێت ئەوانە بۆ خۆی بگوازێتەوە و بتوانێت کەڵکی لێ وەرگێت يعني بأخفتنا تبيت نها كرت ياريزان أو الاستقوانة كباش للميدان وقادة سياساتي وهروا حيزا چكدارة كباش لبردستي وان هاله هر چار آلية كردستان تو جنابته جمن باشتر زاني أبتشتانه نها قالوا أخفتنا كتيتا قوتن يعني هيشتا قوت كرده بجن أمريكا أجر بزور بيجي هم روجافاي كردستان وهم باشوري كردستان بيك بيه جريده لسر ویم جاری نیرینو تا چیه آیا زانیاریه که اوه پشتراست کریه یا انجه هرشتا گود که والله تو ئاماژەکانە بینی تۆ ئەو سیاسەتە ئەشێ لێک بێتەوە هیچ سیاستمەدارێ هیچ دەوڵەتێ نایێت بەڕاستەوخۆ بێژێ من ئەواکەم بەڵکە بە کردار بە داڕشتنی سیاسەتی خۆی بەر ئەساسی بەرژەوەندیەکانی ئێمە بێ مواقعەتە لە بەرچاو بگرین ئەمریکا ئیسرائیل فەڕەنسا ئاڵمان هیچ وڵاتێک جیا لە بەرژەوەندی خۆی بە شتێتی بیر ناکاتەوە بەڵام جار وایە بەرژەوەندی تۆ بەرژەوەندی ئەوە کەفێتە لای یەک هاوتەریبی یەک ئەبێ و تۆ ئەبێ ئەوە ژیریت هەبێت لەمە کەڵک وەرگری ئێستا ئەم قۆناغە بە قازانجی کووردە کورد یانێ چهار پارچەی کوردستان مەبەستمە هەڵە گەڕێتەوە خۆی چه سیاسەتەیەگرێتە بەر چ ڕەوەشەیەگرێتە بەر من دڵخۆشم بەوەی کە بە تواو ئەم کێشەگەرەوە کە هەست لە ناو کووردا بۆ خۆی بەڵام توانیە سیاسەتێکی دروست بەرامبەر بە ئەو زلهێزانێک کە یاریکەرە ئەسڵیەکانن لە ناوچە بۆ خۆی بگرێتە بەر لەوانەیە کەم و کاستیش هەبێ بەڵام گشتی من بە باشی ئەبینم باش نها اوجی بکو گوت که از آراسته جنابیتت کم گلک پسپور سر و مجار راوستنا اوج دبیجن پشتی او چهار ولاتن کنها کردستان تیدا داگر کرنه
اگر نمان نبتنی چهار علی وکو امپراتوریه که جبوی کردان چه کن پشتیوی وکو برجوندیا وان جناب تگوت هفتری با پشتیوی مثلا اسرائیل و گلک ولاتین دکارن هر دی 70 سال کردان لدل عرب دا چه کن دکو عرب هر چکان بکنن خوزان بازارا چکان گلک بهیزه یعنی نهاد وصاد بینن کو هبونا دولتک کردی برجوندیا گلک حسان دایه گلو لسر وی مجاری تو چه دیش من جاري نرمى او استو كبيجم دولتي كي يك بارتشي كردي درست اكرجي چون من بمايا استزور زوا وهلو مرجي ناوچكيش او بتايبت ببوني تركيا كمن بمانيا لو انقلاب بكرجيت روخاندني نيا او هيا بەڵام ئەگەر حتا لە ئێرانیشا گۆڕانکاری بکرێت جارێ زۆر بۆ دەوڵەتێکی یەک پارچەی کوردی بەڵام کورد بەبێ دەوڵەتیش بە نەزە من هەر بەرژەوەندی هاوبەشی هەیە و بەرژەوەندی گەورەی هەیە لەگەڵ ئەو هێزانەیە کە دیاری ئەکەن لە ناوچەکە چی ڕوئەدات بۆ نمونە لە سووریا ئیسرائیل من زۆر پێشتر لە من لە ساڵی پارەوە باسمە کردگە دەراوسەی کورد بێت بە قازانجیە یا دەراوسێ حتى جماعتي أحمد الشرع كإما أبين لنا خويانا إيش تا جروب جري كان كأرمي داعش لخويان أدن يعني إيش تا لباري فكريو نجوراون بس إسرائيل أم ريسكناك أم خطرناك بيت دوباره بخوي كيش ساسكا لبرزاي كاني جولان يا لبشي دروزية كان هميشه بخوي منطقي كي إصلاح حائل منطقي كي لو بينا دوسكا بخوي ببارزت وكرد تنها بنظر من نتويكا لم ناوچا لخاورميانا که همو کس توانه پشتی بس چون زانه نه اهلی خیانته و نه اهلی وی که پال به کسانی خراب بدات. وایا باشه بسیار قدی او ترس لای گلک جواکا کردان کو سورانی جرا دبیجن کومالگه ها کردان چه دبه دبیجه کرد جوارا کدین نبه قربانیا برجوندیا ولاتن زلهس آخر زين شلون بختي من برجوندي مشتركم بتكتوها ها بشم بتكتوها أبي باجكيشي بدم برجوندي كي بو من حياتية بو أوشاد برجوندي كي سياسي به بلان بو من معنون مانا أما الزور جياوازة بلي أبي كرد شورش كات كرد قرباني بدات بلان لنهايتها كرد بشتار له برجوانديا لي قازانج ورقري وتاكي كرد ابي لجير تشابوكي داغير كرابي لجير يا بنوعي تركيا كي يا بنوعي ايرانيا كي يا عربكي يعني تو ابي لنقطيكا بو برجواندي غوركت بو او اصلاحا جولا غورك غركتا هول بدي وامرو من بمايا منطقه ناوتشكا اصلاحا وهلا جريت ككرد دانش دوري كيتر بيركاتو لجير هجموني أمولات وأولات أنا بيتشون للنهايتها قرانكاري بزور زوتر لو كي مفكر كينوا تتبروا أو يمرو وزيتي إيران بينين كتشيله هاتوا وبدل نهاية سري وستانين يتشون لباري أبوري روخاوة لباري سياسي روخاوة وأما تواني بنظام المسألة روشالات أم ديارة من هميشة يليموا روشالات تواني دياري بكات كرد وزئي چونه يعني أو نجرنجل هم لباري نفوسه وهم لباري موقعيتي إصلاحا سياسية ولزور بابته روشالات يعني دياري بكاك وضعي كرد شون بيت يعني ما بس هفسنج روجلات لإيراني أو هفسنج الراجريان يلا هر شار علي كردستان لشوار بارشة كردستان أتواني تأثيري بيت بوك كرد تشجيجو بيجيك بخوي دابنت باشه لروجلات جهود من باشتر زاني زنجيري تشياين زاغروسان قرارات أنكو أجري دست بيت كحتى الشور دبي دشتن نزيكي كندا فارس یا راستی کندا و ایلامه او همو دست کردانه هر دو علی کردن لکلور و کرمانج و سوران همو تیدا هنه او جیبان و جرخانه که بهز یا چاندنی و هر وقت شتوکال و کانزای تیدا هنه او جیباندوری هبیت کد پیش روزی ما فک باشتر جبوی کردان بیت مسوگر کردن بیت روزا بیدا حتما اي سي ما يبينين اويك لايلام لابدانان لرستان لناخرك روادات يعني ام سرهلداني شورشه لناخرك قرباني ادن يعني اللي تارانا تقل خلق ناكن لناخرك تقل خلق كانوا لنشاب خاطر شي تسرجاده برسيتي ريجي بيكاري يكجار زور لإيران منطقة كرماشانو إيلام زور ترين بيكاري هي زور ترين خوكوجي هي لفقيري ولنداري معتاد وزور مسألة البوية أمانة كما يبينين عيني دولة منبون يعني أبيج لجير دسبن وأولين قرباني دري همو شورش يكيشن بوية براي من أم مسألة جاي قبل نقطيك مسألة كرد بقشتي من ما بسنا جاي نقطيك أبي كرد
باوەڕ بەوە بکات کە ئەبێ گۆڕانکاری گەورە دروستکات ئیتر چاوی لە وڵات و لە وڵات نەوێت ئەو ڕۆژە هاتووە کە کورد بتوانێت بۆ خۆی بە ژیری جیا لە هاوردنەبەرەوەی مەسایلی ئەوە نیە دوفاقی خاتە بێن کورد و جیایی خاتە بێن ئەوانە بنێتە لاوە بیرێکی گەورە بکاتەوە لەوەی کە ئایندێکی گەورە ڕێگە خۆشکا بۆ ئەو دەوڵەتەوە ئیسە باسمان کرد ئەگەر قرارە دروست بێت ئەبێ کورد یەکدەست بێت کوردی تر فکر لەوە نکاتەوە ئەمە بەشەی منە ئەوە بەشی ئەوەی تر لە ناوبەرین چون ڕێگەی ئەومانە نییە تاریخیش هەمیشە مەجالۆ پێ نادات هەمیشە بەخۆشی و نایەتە بەردرگات. یعنی ئێمە بە بیرروبووچوونە ڕێگای گەڕانەوەمان نییە بەو دواوە ڕۆژ بڕۆژ گەرامڕ و هەروە گەلێک جۆرە ئەوەژی گازندە لۆمەیەوە هەر چواردایکن شەهیدن کوردستانە مازنە دەبێژم کوردستانی گەورە دەبێژن کوڕێمە کێچۆمە شەهید قوربانی ددان لێ دەمۆتێنە گوتوبێژن لەسەر ماسای و گوتوبێژن بەرپرسین هەموو حزبان یعنی ئەو گازندە لە هەموو حزبین هەر چوار عالی کوردستان تێتەکردن و بەهێسانی بەدلێک پاقش دچن و گەلێک جۆرە دەدۆڕینن قالوا النهاضة لصار أصلا هر شهر علي كردستان يعني أو نخبة شيبيكو أو مجاركو بتشتك نهينا خاباندن نهينا ليباندن أو تشنها لناو ميدان السياسي كردستان ده هيا عنا. زين شو من أول أشتي أرسكم هر واقع سردم جوراوا برای من أبي نخبة كانيش جوران كاريان تيادو رسبت أولا نوانيك بندیدی گذشته و مێژووە تواشە یان کۆن تواشەیە سیاسەتەکەن بەڕای من کاتیان بەسەر چووە ئەبێ نەسڵێکی تازە جیلێکی تازە بێتە بەرەوە بە فکرێکی تازە بەوەی کە بە ڕۆژ و وەک دنیا بیرکاتەوە ئیمڕۆی وابینن ئەو بیرکردنەوە کە ئیمڕۆ لە سیاسەتی جیهانیا هەیە جیاوازە لەوەی کە 30 ساڵ لەمەوبەر بوو هەروایشە بە نسبەت کوردەوە ئیمڕۆ گەرێمەیە بینین گەنجی ئیسلاحان نەسلی زی یا زد تێتە سەر جادە هەموو جۆرە قوربانی کەدا یانە حتا لەبار فکری و گۆڕانکاری گۆڕێتیا دروست بووە لە باری بیرکردنەوەی جیهانیەوە ئێتە چۆنە بێ کەسێک کە مەسەڵەن بە بیرکردنەوەی گوزەشتە بێت ڕەهبەری ئەو بکات نوێنەرایەتی سیاسی ئەوکە بۆی ئەڕێتە سەر مێزی دانستان و دەستخاڵی تێتە دەرەوە چون شتێکی نییە بۆ ئیسلاحان ئێرائدان داننی بە دنیای سیاست بەڕای من نسلی تازەی سیاسیەکانە بێ بێنە بەرەوە خوێندنەوەی تازەیان بێ بۆ مەسئلەکان و لە لایکی تریشە خۆباوەڕیش هەبێت منە بێ باوەڕم بەرەوە بێت کە من هەم لەباری نفوسەوە لە ناوچەکە من سەر و 50 میلیۆن کورد دانیشتووی ئێرە هەیە دوو ئەوەی کە من هیچم کەم نییە لە داگیرکەرەکە لەباری ئەقلەوە لەباری خوێندنەوەی سیاسیمەوە لەباری اقتصادیەوە کوردستان زۆر دۆڵەمەنە بە هەر چوار پاچەوە من پێم وایە بە ئەنازێ 3 بۆ 4 وڵات فقط کانزا و ژێر زەوی و ڕووزەوی هەیە پس بۆ من باوەڕم بەخۆم نەوێ ئەمانە مەسائلێکە بەتایبەتی سە من تێنیە سەر مەسەلەی ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵاتە ئەحزابی کلاسیک ئەحزابی کە گوزەشتە بیرەکەنەوە من پێم وایە ناتوانن جێگۆ پێگەی خۆیان ئاوادانن ئەگەر بیرێ لە خۆیان نەکەنەوە بۆ ئایندە و بەڕای من هێزی تازەیش دروست ئەبێ هێزێکە بتوانێت خۆی بگونجێنێتە وەزعی ئیمڕۆژە ئیمڕۆی سیاسی منزورمە بۆیە بەڕای من ئایندەی کورد ڕۆشنە بەڵام بەو مەرجە بۆ مەرجە خۆی باوەڕی بەخۆی بێ یعنی خۆی پێوانەوێت هەر بە شکست خواردی بڕێتە سەر مێزە دانوستانەکە من ئەوە میشە تاکیدی لەکەمەوە ئەگەر ئێمە بینین لە بەشێ لە کوردستانە سەرکەوتن بەدەستێت ئەو خۆ باوەڕیە بووگە کە تێکۆشەرەکانی بووگیانە بخۆیان ئەوەی کە لە باشوورە ئێمە بینیمان سەرکەوت باوەڕ بەخۆی هێزەکان بوو ئەم باوەڕ بەخۆ بێت لە کووردا ئێمە تەقویەتی کەین و ئیسلاحان پەرێ پێ بدەین باشە ئاخفتنەتەیە جنابەتەیە داوی ئەوە چییە مەسەلەن کورد نەهادا چ بکە و پشتیوان کافدان و شەرتمەرجن و هاتیە پێش زۆرترین مفا و قازانج ژێوێ ڕاوشێ ببینی وتم وڵاتان کە تێن بۆ بەرژەوەندی تێن بۆ بەرژەوەندی کۆتامودەت و درێژ بڵێ بۆ ئەوە تێ بەڵام تۆ بێ خۆتەکەەوە بگونجێنی تویش کارتی خۆت بخە بەردەستەوە بێژێ من ئەمە مەگەرەکە ئەمە بەرژەوەندی منە ئەو بەرژەوەندی دوو هەردووکیە پارێزین بین کارکەین لەسەریست دنیای سیاست دنیای قسەکردن دنیای داد و ستە ئێسڵا هەم دان و گرتنە تۆ ناتوانانی دانوستان لە دانوستانە فەروەرگری ئەشێ بدەیت ئەمە ئەبێ کورد فێر بێ کورد ئەبێ نۆعی سیاسەتی خۆی لە ژێردەستەبوون و بە قوربانی نیشاندان بگۆڕێ بەوەی کە من ئەکتم هەیە و ئەوە مە ئەوێ ئەمە ئیمڕۆ ئەخوا
لە دنیای سیاسەتە قدرەت و هێزی خۆشت نیشان بدەیت تۆ ناتانی بێهێزبی فقط داواکەی چتم برێ و تەوەقۆت بێ ئەو بۆ تۆ بەرژەوەندەکان بپارێزە شتی وانە تۆ ئەبێ ئەم معادڵە ئەم تەوازنە نگاوێری لە سیاسەتە ئەمەیە کە تۆ سەرخات هەم بەرژەوەندی خۆت و هەم بەرژەوەندی ئەو لێرە دیاری بکەیت کە چیت ئەوێ کوێنە خەتی سوورتە وەت لە کوێنە ئەوەستیت ئەمە مەسئلەیە کە بەڕای من خۆشبەختانە مەیسە نەسڵگەر تازە هاتکنە بەرەو لە سیاسەتە ئەمە تێگەیشتون کە دنیای سیاست ئەمەیە بە قوربانی نیشاندانن بە مەزلوم نەماییەوە ناخوا تۆ ئەبێ بە هێزە و خۆت نیشان بدەیت وتم نمونەمان هەیە بۆ ئەوە حداقل دوو نمونەمان هەیە لە هاوکاریکی نزیک هەم باشوور و هەم ڕۆژاوە و بە دڵنیاییەوە ئەو نوع سیاستکردنە ئەتوانێت کورد پێش بکات gelek spas me axiftin û pisyarê me gelek zêde bûn lê dema me mixabin kêm em spas ji bo rêzdar Ferzîn Kerbasî ku şirovekarê siyasî bû li stûdyoyê digel me dabû.